ئەمە پردی چەمەیە، دەکەوێتە سەر زەی گەورە، سەر بە شارەدەی ڕووڤایە. ئەم پردە سنووری نێوان پارێزگای دهۆک و پایتەختە. ئەم پردە نزیک گوندی چەمەیە، درێژی نزیکەی 1 کیلۆمەترە، بۆتە سەرچاوەی بژێوی ژیانی بەشێک لە هاوڵاتیانی ئەم دەڤەرە. تقریبا لە 2013 و تا ئێستاش 2021 ئێمەوە لەسەر دسری چەما کاسبێک دەکەین. کاسبێکە ئەوە ڕۆژانێ ڕۆژێ هەیە لەخۆ 20,000 15,000 پیا دەکە، بازارەکە زۆر سستە ئێستا. کاسبکارانی سەر ئەم پردە زیاتر لە 7 ساڵە هەلی کاریان بۆ ڕەخساوە لەم شوێنە، بەڵام لە داهاتوویەکی نزیک جوت سایدکردنی ئەم پردە تەواو دەبێ، بۆیە خاوەنکارەکان داوا لە حکوومەت دەکەن شوێنێکی تریان بۆ دابین بکات. ئێمە وەکو خەڵکی گوندی چەمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کە شوێنێکمان بۆ دابین کات ئەو دسرەکە خەلکانێکی زۆر لەسەر بژێوی ژیانی خۆی لەسەر دابین دەکات. بۆ نمونەگو ئەنی خەلکانەکە پەتاتێ دەفرۆشی، برنج فرۆشە، ماسی فرۆشە، من وەخو کاسبکارێکە من قاز و مریشک و عەلەویشی شوا دەفرۆشم. لە وەرزی هاوینیش ئەم پردە بۆتە سەرچاوەی ساختکردنەوەی بەروبوومی جوتیارانی ناوچەکە. تاکو ئێستا سەرچاوەیەکی گرنگی داهات بووە بۆ بەشێکی زۆری هاوڵاتیانی گوندی چەمە و سنووری قەزای بەردەڕەشیش و هەروەها بۆ جوتیاران زۆر گرنگ بووە، چونکە جوتیاران لە کاتی پێگەیشتنی بەرهەمەکانیان بە شێوەیەکی گشتی لەسەر لەم بازاڕە بەرهەمەکانیان ساخت دەکەنەوە. ئەم پرۆژە تەواو نەکراوەی حکوومەتی هەرێم کە زیاتر لە 7 ساڵە سەرەڕای دابینکردنی بژێوی ژیان بۆ کاسبکارانی ئەم دەڤەرە هەڵی کاری بۆ چەندین گەنجی بێکار ڕەخساندووە. ویداد ئەمین، سنووری قەزای بەردەڕەش.